پێشبایی لە هەموو ژنی دنیا بەتایبەت ژنانی کوردستان لە هەر چوار پارچە و ئەم ڕۆژە پیرۆزە کە بەڕاستی ئەبینم وەکو جاران نییە ژن ئێستا بڕوایان بە خۆیانە لەسەر پێخۆیانن ئەو ترسە کە جاران ببوو ئێستا نییە ئەتوانن ئینشەڵا هەنگاو هەڵگرن بۆ کاری سودمەند بۆ وڵاتەکەی بۆ خەڵکەکەی و ئەبینم ژن زۆر لەم کوردستان خۆمانە بە تایبەت چۆن تێمە ناو باشوور زۆر پێشکەوتون زۆر هەنگاویان هەڵگرتووە هیوادارم هەموو ژنان هەست بە خۆیان بکەن بڕوایان بە خۆیان ببێ لە هەر بوارێکە ئەتانن کارێ بکەن کە سودمەند بێ بۆ وڵاتی و بۆ خەڵکی با بێنە پێشەوە مسلمە زمانی من زۆر جیاوازە تا ئێستا کە زۆر زەحمەت بوو کچێ بێتە گۆرانی بێژ یا حتا کوڕێکیش ئێستا من تەنها ئاواتە خوازم کە خانەوادەکان دایک و بابەکان کە هەستەکەن مناڵەکەیان بەهرەیەکی هەیە ئێستا لە موسیقیە لە گۆرانیە لە هەر شتێکن پشگیری لێ بکەن و هەوڵی بۆ بدەن کە بێتە مەیان کە کارێکی بکات بۆ وڵاتەکەی سروەتە ئەوە لە بواری هۆنەر بەڕاستی پشتوانەیەکی زۆر گەورەیە بۆ وڵات دێ وەختی ئێمە هۆنەرمەندمان بێ بۆ ئەو هۆنەرە نیشان نەدەن ئەو مناڵانە هەموویشی هەڵەگەڕێتە بازم بە باب و دایکی ئەو منداڵە من ئێوە ئاواتە خوازم باب و دایکەکان هەوڵ بدەن مناڵەکانیان بگەینە ئەو جێگە کە کاری سودمەند بکەن بۆ وڵاتیان بۆنەی هاتنی ڕۆژی جیهانی ژنانەوە جوانترین و گەرمترین لە هەموو خانمانی کوردستانەکەم هیوادارم هەموو خانمێک دەنگ و ڕەنگی خۆی هەبێت هەموو خانمێک ئاوات و خەون و حەزەکانی خۆی بهێنێتە دی بێوێرانە بێتە ناو مەیدانەی کە حەزی لێ و حەز و خولیاکانی خۆی بەدەست بهێنێ دووبارە پیرۆزباییتان لێکەم بە هیوام هەموو ڕۆژێک هەر جەژن و خۆشی بێک نەک ئەم ڕۆژە بێگومان قسە زۆریەتە ڕێگەر قسەت پێڵەن کە سوکارە بێتە ڕێگەر بەڵام تۆ بە بوێری چاو نەترسبی بەڕاستی ئەبێ کۆڵ نەدەیت کۆڵ نەدان بەردەوام بوون لەسەر سووربوون لەسەر ڕای خۆت ئەدگێنێتە ئەوەی کە خۆت ئەتەوێت یعنی ئەبێ سووربی تۆ نابێ کۆڵبی بڵێتەوە من کەسەکانم ناڵن ئەبێ بەردەوامبی لەگەڵیانە تاوان لێکی قەنەعەتیان پێ بکەیت منەوەم ناخۆشی بینی یعنی هەستەکەمەوە نەخۆش نەبوو یعنی زۆر قرس بوو تا هاتم زۆر باوەڕکەن چۆنەڵێ نانم بۆ ناخورا چونکە بەردەوام قسە لەسەرمان بوو بەڵام سوپاس بەخوایستە زۆر باشە بەڵام هەرچۆنە بێت خۆشحاڵم چونکە گەیشتم بۆ ئاواتەوە ئەو حەزێک و خولیایی کە خۆم ویستم.